حکوومەتی عراق پابند بکەن بە ئەوەی کە ئەم هێرشانە دووبارە نەبێتەوە. بەڵام لەسەرم بابەتە میوانێکم لەگەڵە بەڕێز دکتۆر ئامان چەرکی ئەندامی لیژنەی وزە لە پەرلەمانی عراق کە لەگەڵم دەبێت لە بەغداوە لەگەڵ بەڕێزیان لەسەرم بابەتە قسە دەکەم بزانین کە ئەم لێکۆڵینەوانە بەکوێ گەیشتۆم شاندانە کە دێن لە عراقەوە بۆ ئێرە لەسەرم هێرشە درۆنیانە توانیانە چی بکەن. دکتۆر ئامانج سپاس کە لەگەڵ کوردستان 24 لیژنەیەکی دیکە لە عراقەوە هاتوون لە هەرێمی کوردستانن سەردانی مەیدانی ئەو شوێنانە بکەن کە هێرشی درۆنی کراوەتە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێم. ئەنجامەکان چۆن دەبینی؟ ئەگە بەڕاستی قسەی بکەین ئەنجامەکان هیچ واقعی نین. ئەم لیژنە و لیژنەکاریە و هاتنی ئەم لیژنەیە و ڕۆشنی ئەم لیژنەیە تاکە تا تەنانەت بەسەربردنی کاتە و تاخیرکردنی نەتایجەکانە، چونکە لە واقعدا وەکو جەنابیشت باس کرد حکوومەتی هەرێم لە ڕۆژی یەکەمەوە هەموو ئەو موقعانەی بە حکوومەتی فیدرالی داوە ئەو درۆنانە لەکوێوە هاتون لەکوێوە دێن. حکوومەتی عێراق هەموو معلوماتی لایە و سەرڕای ئەوەش هیچ ئیجراعاتێکی جدی ناگرێتە بەر. ئەمەش دەلالەت لەوە دەدا کە ئالیەتێکی سیاسی قۆڵ هەیە بۆ بەهێزکردنی ئابووری عێراق و بۆ بەهێزکردنی بنیە تەحتیەی نەفت و داهاتەکانی چی کە تەسیریان لەسەر ئابووری هەرێم هەیە. باشە دکتۆر ئامانج تا ئێستا و لیژنانەی کە هاتوونە تێرە بە شێوەیەکی مەیدانی لیژنەی حەوت کەسی لەلایەن پەرلەمانەوە دواتر لیژنەیەک لە وەزارەتی بەرگری و ئاسایش و ئەمن هاتوونەتە سەر ئەو کێڵگەنەوتیانە راپۆرتەکانیان چی بووە؟ بڕیار بوو بەرزیکەنەوە بۆ پەرلەمانەوان لەسەری قسە بکەن. پێتان وایە ئەمە ئەتوانێت کاریگەری لەسەر خێراترکردنی ئەم پرۆسەیە و ئەنجامێکی باش هەبێت؟ ئەگە تۆ لەم دەپرسی نەخێر هیچ ئەنجامێکی دواو تۆی نابێتن. تاکو ئێستا هیچ راپۆرتێک بۆ پەرلەمان نەهاتووە. ئەسڵەن دانیشتنی پەرلەمان نەکراوە تاکو راپۆرتێکەوەها بخرێتە پێش پەرلەمانتاران و ڕای لەسە بدەن. ئەگەر بێت و راپۆرتیش بێتن پەرلەمان مناقشەی راپۆرتەکە دەکات دوایە تەوسیاتی خۆی بۆ ئەنجومەنی وەزیران دەنێرێ بۆ قاید قوات مسلحە دەنێرێتن کە ئەو ئیجراعاتێک بکە کە ئەویش هەموو حقایقەکانی لەبەردەستە پێشی گەشتی و خۆشی ئەوەی هەیە. بەڵام تاکو ئێستا هیچ ئیجراعاتی کووای نەکردووە و ڕۆژانەش بە بەردەوامی و هێرشی درۆنی بەردەوامە و دەکرێتە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان. فەمە دەلالەت لەوە دەدا کە سیاسەتێکی زۆر قۆڵ و پلانێکی زۆر قۆر هەیە بەرامبەر بە سەقامگیری و بەرامبەر بە ئابووری هەرێمی کوردستان. باشە دکتۆر ئامانج ئێوە لە لیژنەی وزە لە پەرلەمانی عراق تا ئێستا لەسەرم بابەتە کارتان کردووە هەوڵتان داوە کە ئەم بابەتە لە پەرلەمان بوروژێنرێت وەکو فراکسیۆن و کوردیەکان تا چەندە هەوڵتان لەسەر باسکردنی ئەم پرسە گرنگە لە پەرلەمان و بڕیاردان لەسەر بابەتەکە کردووە؟ ئەمە زۆرجا لە لیژنەکان لیژنەی نەوت بێت لیژنەی وزە بێت لیژنەکانی تریش بێت گفتوگۆمان لەسەر بابەتە کردووە و ڕای خۆمان دەربێ و زۆرینەی ئەندام پەرلەمانی کوتلەکانی تریش ناڕازی خۆیان بەرامبەر ئەمە دەربڕێوە. بەس ئەوەی ئێمە دێت و دەیبینین هیچ ئیجراعاتێکی واقعی ناکرێتن. پەرلەمان ماوەیەکی زۆرە لە ئەسڵدا پەکی کەوتووە لەلایەن حکوومەتی محەممەد شاه سوودانیەوە کۆنتترۆلێکی کاملی کردووە لە ئەساسی بەڕێوەچۆنی جەلسات و قەرارەکان و بە شێوەیەک ئەو شتانەی کە ئەو بیاوێت دەڕواشتەکانی تریش کە نەیەوێ نەڕواتاکە ئەو مۆزوعانەی کە ئەو ناتوانێت تەسیری لەسەر بکە ئەو مۆزوعانەی کە کورد یەکدەنگن و کورد دەیانەوێ مافەکانی دەنگدەرانی خۆیانی بپارێزن. باشە دکتۆر ئامانج لە کاتێکدام هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان دەستی پێکرد کە ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا هەبوو بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان هاوکات بڕیار لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بدرێت. ئەمە تا چەندم پرۆسەی پەک خستووە پێت وایە بە ئامانج ئەم بابەتە ئێستا خەریکە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت؟ خاتون من ڕۆیەکی تحلیلیم هەیە بۆ ئەم مۆزوعە ئەگەر بێت و مەجاڵم دەی باسی بکەم ئەگەر بێت و بەبیرمان بێتەوە دوای کۆتایی هاتنی شەڕی نێوان ئیران و ئیسرائیل لە ناکاوەوە عێراق سێ-چوار ڕاداری گرانبەهای هەبوو کە لە بۆ ئەم شتانە بەکاردەهێنرا لە نزیک بەغدا ڕۆژێکیان دوای شەڕ کران بە ئامانج. بەڵێ کران بە ئامانج و هیچ ڕادارێک نەما کەواتە حکوومەتی فیدرال دەڵێ من ڕادارم نییە تاکو بزانم ئەم درۆنانە لەکوێوە هاتووە بە تەحدیدی. ئەمە لایەنێک. لە هەنی دووەم حکوومەتی هەرێم لە بیدایەتەوە هەموو ئەو داواکاریانەی حکوومەتی فیدرالی قبول کردووە و تاکو ئاخر جا پێش فترەیەک لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەردرا
دوایە تحویلی ئەنجومەنی وەزیرانی عێراق درا کە ئەوانیش اتفاقیان لەسەوەی کرد کە برگەکان بە پێی کە دەنگی لەسەردراوە بەڕێوە بین. بەڵام پێش ئەوەی ئەم اتفاقە بکرێتن هێرشی درۆنی دەستی پێکرد بۆ سەرگەڵەکانی هەرێم. دوای ئەوەی لە ڕۆژی اتفاقیش هەر ئەوها فەوە دەلالەت لەوە دەداتن کە سیاسیەن لە ناعێراق سیاسەتێکی دەرەکیش هەیە کە دژی بەرژەوەندیەکانی هەرێم و ئابووری هەرێم کار دەکاتن. لەگەڵ ئەمەشدا ئەگەبێ لە من بپرسێتن ئۆپێک عێراق لە ئۆپێک حسەیەکی ناردنی نەوتی هەیە ئەم حسەیە با بڵێن دە نمرەیە ئەگە بە ڕقەمی نمرە باسی بکەین بەیانی ئەگەر بێت و نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە لە ناردنی دەبێت لە حسەی جنوب کەمی بکەنەوە کە ئەمەش زەرەر لە داهات و فەسادیەی ئەو حزبانەی سەر بە جەهاتی دەرەکینە دەداتن و فەنانەوێ ئەوەش ڕوو بداتن. باشە کەواتە خۆیان نەیەنەوێ نەوتی هەرێمی کوردستان هەناردەکردنی دەست پێ بکاتەوە لە لایەکی دیکەشەوە دەڵێن کە هیچ ڕێگریەک بۆم بابەتە نیە. بەڵێ نانەوێت بە نەفسی وەختیشدا حکوومەتی تورکیا پێش مانگێک وابزانم عقدی 52 ساڵەی بینی عێراق و تورکیای ئیلغا کردەوە تاکو ساڵێکی تر کاتەیە بەڵام حکوومەتی فیدرالی لە ئێستاوە دەستی بە کۆبنەوە کردەوە لەگە حکوومەتی تورکیا بۆ حازرکردنی کۆنووسێکی عقدێکی نوێ بینی هەردوولا تاکو ئێستا ئەوەی من ئاگام لێیە لەو کۆبوونەوەانە هەرێمی کوردستان داخی نەکراوە کە ئەو بۆ ڕێژ لەناو هەرێمی کوردستانەوە تێپەڕ دەبێتن فەمەش جێی سەرنج و پرسیارە ئەگەر بینە سەر خلاصەی مەوزوعەکە نەخێر ئەوان نایانەوێ بە هیچ شێوەیەک هەموو هەوڵێکیان لەگە هەرێمدا کە شکست بە هەرێم بینن پێیان نەکرا پێشیان ناکرێتن و ئێستاش گەیشتونەتە ئەو قەنەعەتەکە پێیان ناکرێت بۆ ئێستا لە مەساڵحی ئابووری هەرێم و لە کێڵگەنەوتیەکان دەدەن تاکو لاوازی بە ئابووری هەرێمەوە ببین و بە نەفسی وەختیش تاکو بڵێن هەنجەت بدۆزنەوە بڵێن ئێوە فلان ڕقەمی نەوتان تەسیمە نەکردەوە فامە ڕازی نینە موچە بنێری. باشە دکتۆر ئامانج بەردەوامێم هێرشە درۆنیانە بۆ سەر کێڵگەنەوتیەکان و ژێرخانی وزەی هەرێمی کوردستان چ کاریگەریەکی دەبێتەوە زیانانی تا ئێستا بەر ئەم کەرتەکەوتووە چییە؟ حتمما زەرەرێکی زۆری بووە تاکە ئێستا و دەشبێتن من وەکو ڕقم داتاملانیە کە من باسی بکەم بەس ئەمە بابین بە منطقی فکری لێ بکەینەوە پێش هێرشەکان حکوومەتی هەرێم نزیکەی 230,000 ناردنی 230,000 بەرمیل اتفاقی لەگە عێراق کردبوو ئێستا زۆربەی زۆری ئەو کەلگاوانە شەریکاتەکان ئەگەر زیانیشیان بەرنەکەوت بێ کەس هەندێکیان زیانیان بەرکەتووە ئەوەکانی تریش لە ترسی درۆنەکان کاریان ڕاگرتووە. طبعا ئەمە زەرێکی زۆر لە بۆ هەرێم دەبێتون لە مەودای دووریشە لە بۆ عێراق دەبێتون بەس عێراق ئەمڕۆ کە فکر لە هەرێم ناکاتەوە فکر لە مەساحەتی خۆی دەکاتەوە و کوت لە سیاسەکانی کە حکوومەتی عێراقیان بەدەستەوەیە فکر لە مەساڵحی خۆیان دەکەن. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئامانج هەرکی ئەندامی لیژنەی وزە لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 سپاس.